مانگونیوێکە هەواڵی بێسەر و شوێنبوونی 8 کەسی ڕۆژئاوای کوردستان لە نێوان تورکیا و یۆنان ئەو خێزانە ئاواری ڕۆژئاوای کوردستانی نیگەران کردووە ئەوان نازانن ڕوو لەکوێ بکەن تاوەکو هەواڵی مەرگ یاخود زیندووبوونی ئەو 8 کەسیان دەستکەوێت. ما حەز لێ هەیە بەس بزانم بن انه هەگەر مردوو بێژی لاشیوی ئەو جسەتوی مشکلە نییە بەس آخر ئەوان مستحیلە ینی 8 کەس بزری ببن ئەوە چۆن وایە آخر دەبێ پیشانی ببێ جیرا بن مشکلە نییە هەگەر زیندانێ بن کێشە نییە بەر زیندانەکە مشکلە نییە بەس بزانم من لەکویە آخر وا نەخۆشە. هەم خێزانە تەنیا 3 کەسیان لە باشووری کوردستان ماوەتەوە کە سوکارەکەیان بەرەو وڵاتی ئەڵمانیا کۆچیان کردووە ئەندێرە بە حەسرەتەوە چاوەڕێیە تاوەکو هەواڵی ئەو 8 کەسی خێزانەکەی ببیستێ کە کۆتاجار لە نێو دەریاوە قسەی لەگەڵ کردوون. ئەو کورتەی جەماما بوو ئەو چش بۆ ژمبراخۆ بکەینێ ئەلمانیا ژمبراوی مستشفای یۆنانی دەبوو ئەو وندایە ئەڤمانگە و 7 ڕۆژە خویان نەخوایە. گەورەکان لەگەڵ ژیانی ئاوەریدا توانیویانە خۆیان بگونجێنن بەڵام بۆ منداڵەکان ئەمە جیاوازترە. دڵشاد جەنگ و ئاوارەبوون لە زێدی خۆی دووری خستەوە جارێکی دیکەش لە باشووری کوردستانەوە هاوڕێ و خزمەکانی کۆچیان کرد بەرەو ئەوروپا و چواردەوریان چۆڵ کرد. اختێ چوون گەلێکی ینی خراپ بوو پستالی ژوارە بۆ خەشی یان هەموو بە هەفتورە چوون ژوارە بوو خەشی خودت بێژن ئەم گەلێکی کێ خۆشن وێ دەرێ و خۆشە بەس ئەم خوازن بەگەرم وڵاتی خوا وڵاتیمە خۆشترە ژێ دەرێ. بە گوتەی دانیشتوانی کۆمەڵگەی باینجان سەر بە پارێزگای سلێمانی لە ساڵی 2013ەوە زیاتر لە 200 خێزانی ئاوارەی ڕۆژئاوای کوردستان لەم کۆمەڵگەیەدا لە نێو خانووی کرێدان نیشتەجێ بوون و لە مانگی 8 ئەم ساڵیشەوە 150 خێزانیان کۆچیان کردووە بەرەو ئەوروپا جگە لەو 8 کەسە کە بێسەر و شوێنن تاوەکو ئێستا 2 خێزانی دیکەش هیچ هەواڵێکیان نییە. ژیانی ئاوارەی بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان دوور لە زێدی خۆیان باری سەرشانی قورسکردن هەندێک لەو خێزانەش کە کەسوکاریان بەرەو ئەوروپا کۆچیان کرد 2 جار خەمبار بوون بەڵام بۆ خێزانەکەی غالب پێچاوانەیە چونکە 8 کەسی خێزانەکەی جگەلەوەی کە هیچ وەڵامێکیان نییە نازانن لە چاوەڕوانی دڵخۆشی گەشتنیان بن یاخود لە چاوەڕوانی مەرگی ئەواندا بن. شادیە ڕەسوڵ ڕوودا و کۆمەڵگەی باینجان سەر بە پارێزگای سلێمانی